من کاک عەباسگیان پێشەوەی بێمە لای تۆ دوو پەیوەندیمان هەیە، دوو کەسن ئەینەن تەمەنی کچەکەی تۆ نزیکن لەوە، ئەوانی شویان کردووە بە دوو کەس کە تەمەنیان گەورەیە، ئەوانیش خبرەکەی خۆیانمان بۆ باسەکەن کە چۆن تووشی تەلاق بوون. یعنی هەندێک جار تۆ جەناب دەڵێ نا جیاوازی تەمەن، ئەوە دوانی واقعیە، لە واقعە خۆشە دەتوانین دوایی لەگەڵ یانە دانیشی ئەشتەوێ ئەو بم بۆ ماڵیان لەگەڵ باوکو کەسوکاریشی دانیشە. هیوادارم بیر لە دەرەنجامی بڕیارەکە و بکەیتەوانێ. با بچینە لای پەیوەندیەکان. بەڵێ فەرموو. خاتون گیان باسی باوکە؟ باشی زۆر سپاس. کاتەکەی گونجاوە توانی چەند قسەیەکمان بۆ بکەی پرسیارە لێ بکەم، چکە لەسەر داوای خۆت کە پێشتر من قسەم لەگەڵ کردی ئامادەی؟ بەڵێ فەرموو. کچەکەم ئەتوانی باسی ژیانی تایبەتی خۆتم بۆ بکەی، ئەوەندەی کە من قسەم لەگەڵا کردی جەنابێ هەروەکو ئەم کەیسەی ئێمە تەرزەخان کاتی خۆی بە زۆر بەشوو دراوی و ئێستا تەلاق دراویت و ینی باری دەرونی وەکو پێویست نییە، ئەتوانی بە کورتی باسی حاڵەتەکەی خۆتم بۆ بکەی؟ بەڵێ دکتۆرگیان، ینی بەڕاستی من ئێستا کە قسەت لەگەڵاکەم ڕێک ئەو ساتەم بیرەکەوێتەوە کە لەو ژیانە ناخۆش و تەنگەیا بووم. نازام چۆن باسی بکەم، ینی بەڕاستی زۆر دڵپڕم ئێستا کە باسی ئەو مۆزوعاکەم بەڕاستی هەموو گیانم ئەگری، ینی بۆ حاڵی خۆم. حاڵەتەکە و نزیکە لە حاڵەتی تەرزەخانەوە. دکتۆرگیان ئەگەر ڕێبیت پێشتریش بۆم باس کردووی، ئێساش بۆ ئەوانی کە لە بەرنامە ئامادەن بۆ یۆگری ئەم چیرۆکی ژیانی من کە ژیانێکی زۆر ناڕەحەت بۆ بەڕاستی. بەس بخواگەر کورتی کەیتەوە بەڵێ چ حاڵەتی کەیسێکی تریشمان لەگەڵ هەروەکو تۆە. بەڵێ باشە دکتۆرگیان، من هەمان ژیان و گوزەرانی ئەو ئافرەتەم هەبوو کە ئێستا لە بەرنامەکە لەگەڵ بەڕێستایە. حەزمەکە لە نزیکەوە لە بەرنامەکە لەگەڵت بم، بەڵام ئێستاش ئەتوانم چیرۆکی ژیانی خۆمتان بۆ باسکەم. بەڕاستی من نزەختێکی زۆرم لەسەر بوو پێشەوەی زەواجکەم لە دەوروبەرەکەمەوە لە باوکمەوە، یعنی بەڕاستی زۆر زەختم لەسەر بوو کە زەواج بکەم، زەواجێکیش کە بەدڵی خۆم نییە. دواتریش کە زەواجم کرد خۆم ڕازی نەبووم، بەڵام بگوتم بە زەختی زۆری باوکم کە جیاوازی تەمەنمان لەگەڵ هاوسەرەکەما 30 ساڵ بوو، بەڕاستی ئەمە زۆر زۆر قورس بوو لە ژیانی منە. دواتریش کە زەواجمان کرد زۆر ناڕەحەت بوو، ینی بە ناخۆشیێکی زۆر هاتین، هەتا گەشتین ئەوەی 3 منداڵمان هەیە لە ژیانە و ئێستا هاوسەرم بەجێ هێڵاوم. چوین لای چەند کەسێک هاوڕێ و دەست و نزیکەکانم ئامۆژگاریان کردم، ینی قسەیان بۆ باوکمە کرد، بەڵام باوکم هیچ ڕازی نەبوو هەر لەگەڵا بوو کە منەوە هاوسەرگیرە بکەم. لە کۆتاییەکە هاوسەرگیرەکەشم کرد لەبەرەوەی بەدڵی خۆم نەبوو، سەرکەوتوو نەبووم. ئێستا ژناڵەکانم خۆم لە ژیانێکی زۆر ناڕەحەت چۆن بۆ باسکەم. هەوڵت نییە خۆ بگونجێنی لێک تێگەیشتنێک کە بێ نێڵی جیاوازی عومرەکە زۆر ببێ، هەوڵت نییە؟ دکتۆرگیان جیاوازەکە زۆر ینی 30 ساڵ زۆر لەگەڵ تەمەنی منە. ینی من هاوڕێم هەیە باوکم لە تەمەنی ئەوەیە کە خۆی لە تەمەنی منە هاوڕێکم. بەڕاستی ئەمە زۆر زەحمەتە بۆ من. تعلی قوشتیان لێ هاوڕێکان بڵێ باوکتە لەگەڵ یاڕۆی مامتە خاڵتە نەک هاوسەرێ؟ بەڵێ نەمەتوان، ینی بڕۆمە دەرەوەم لێ هاتبوو هاوڕێکانمیانەوە هەلک ئەوە باوکێتی، یعنی تەمەنی باوکێتی کە هاوسەرگیری لەگەڵا کردووە. ئەمانە وای لێ کردم، ینی ماوەیەک و تووشی نەخۆشی نەفسی کردبووم، ژیانێکی زۆر ناڕەحەت ئەژیام. یعنی ئێستاش کە باسێکم دکتۆر ینی زۆر دڵم پڕە. بەڵێ باشە چی بە باوکی تەرزەخان بە کاک عەباس ئەڵێ ئێساوی گوێی لێتە هەر لەسەرم بڕیاری بەردەوام بێ کچەکەی بە زۆر با بەو پیاوە یاخۆت بڕیارەکەی پێداچوونەوەی پیا بکات، تۆ چی ئەڵێی وەکو کەسێک کە قوربانیت؟ دکتۆرگیان وەکوتم حاڵەتەکەمش هەمان حاڵەتە، من قوربانی دەستی باوکێکی هاوشێوەی ئەم باوکم کە ئێستا لەگەڵ توایە، یعنی داوای لێ یەکەم، یعنی لێ ئەپاڕێمەوانێ ئەڵێم ئەو حاڵەتە بە نەبێت، یعنی ئەو هاوسەرگیرە بە زۆر نەبێت، چونکە بەڕاستی ئەو ژیانەی من بینیمە زۆر زەحمەتە با کچەکەی ئەوش نەکەوتوێت ئەو ژیانەوە، با مناڵەکانی وا کچەکەی نەبێتە قوربانی و تکای لێ یەکەم، یعنی با نەگاتە ئەوەی ئەو هاوسەرگیرە بکە. زۆر سوپاس. کچەکەمی شتێکی تر ماوە بیڵێ؟ سوپاس دکتۆرگیان، تەنها ئەوە کە قەناعەتیان پێ بکەیت کە ئەم هاوسەرگیرە نەکرێت. زۆر سوپاس کچەکەم، زۆر سوپاس، زۆر سوپاس دکتۆر، زۆر سوپاس، ماڵی ئاوا بێ. خوا لەگەڵ. زۆر سوپاس.